سڵاوتان لێ بێت کوردستانیانی خۆشەویست لە هەر کوێیەکی کوردستانن هیوادارم کە ڕۆژێکی پڕ وزە ڕۆژێکی پڕ لە تەندروستی و ڕۆژێکی پڕ لە شادیتان دەست پێ کرد بێت و هیوادارم کە ئێستا لەگەڵ ئێمە من و هاژەی هاوکارم چاوتان لەوە بێت کە بزانن ئێمە چه هەواڵێکی پڕبایەخ و چ بابەتێکمان بۆ ئێوە ئامادە کردو چونکە ئێمە هەموو توانایەکی خۆمان خستۆتە گەڕ بۆ ئەوەی باشترین و پڕبایەخترین هەواڵەکانتان لە ڕۆژباشی کوردستان 24 پێشکەش بکەین. هەروەک دەزانین ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە و وەرزی بەهارەی دەست پێ دەکات و کە کۆتایی بە پشووی پەرلەمان دەهێنرێت و ئەمڕۆ هەروەک گوتمان وەرزی بەهارەی پەرلەمانی کوردستان دەست پێکات و تایدا باس لە پێشنیازە یاسایەکان دەکرێت و تاوتوێی ئەو پێشنیازە یاسایانە دەکرێت بە تایبەت ئەوەی کە باس لە بە قاچاقکردنی نەوت و دەرهێنراوەکانی دەکات. بەڵێ ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ڕۆژ باش سۆڤان. ئەمڕۆ هەر پەرلەمانی کوردستان کارەکات لەسەر ئەو پرۆژە یاسانی کە پێشتر کاری لەسەر کردووە تیانە پەڕێنێ و هەروەها ماوەی مانگێکیش ئەدات بە هەموو ئەو پێشنیازە یاسانی کە ڕەوانەیەکرێت لەلایەن فراکسیۆنەکانەوە بۆ ئەوەی کاری لەسەر بکرێ و دواتر لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە بخرێتە بواری جێبەجێ یاخود بڕیاندانەوە. جگەلەوە لە سەرجەم یەکە ئیداریەکانی هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕێوشوێنی تند گیراوەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یاخود بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەگەری هەبوونی ئەو ڤایرۆسە لە ناو هاوڵاتیاندا بەو پێی کە زۆرێک لە نەخۆشخانەکان لە ناو پارێزگاکان تایبەت کراوە بۆ ئەو نەخۆشە زۆرێک هەندێک نەخۆشخانە دیاری کراوە کە لەلایەن لیژنەکانی تەندروستیەوە و هەروەها لەلایەن وەزارەتی تەندروستیەوە ناوی ئەو نەخۆشخانانە بە هاوڵاتیان ئاشنا کراوە کە ئەگەر هەر کەسێک کۆرۆنای هەبێ یاخودخوا نەخواستە ئەگەر گومانی ئەوەی هەبێت لەوێ پشکنینی بۆ بکرێت جگەلەوە لە هیچ شوێنێکی دیکە نابێ پشکنین بۆ ئەو کەسانە بکرێت کە گومانیان هەیە جگەلەوەش لە هەموو کافتریاکان یاخود هۆڵەکانی لە جوانی تەواو ئێستا داخراون بڕیار دراوە لەبەر ئەوەی کە بەرەنگاری ئەو بەڵێ ڕێگری بکرێت لە گەرماوەکان لە ساوناکان کە دوێنێ ڕاگەیەنراوێک لە پارێزگاری هەولێرەوە دەرکرا سەبارەت بەوە تەنانەت یەکێک لەو بڕیارانەش ئەوەیە کە قەدەغە دەکرێت بۆ هەر کەسێک سەردانی نەخۆشخانە چه ئەهلی بێت چه حکومی بێت بیکات و سەردانی نەخۆش بکات و دەبێت هەر نەخۆشێک تەنها یەک یاوەری لەلا بێت واتە ڕۆژانە ڕۆژ بە ڕۆژ ئەو ڕێکارانەی کە دەگیرێتە لەبەر ئەوەی کە ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کوردستان کە تا ئێستا هیچ حاڵەتێکی تیانە ڕۆژ بە ڕۆژ ڕێگای تونتر دەگیرێتە بەر. بەڵێ جگەلەوەی ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دەست ئەکا بە کۆبوونەوەکانی دانیشتنەکانی ئەمڕۆ پەرلەمانی عێراقیش بە هەمان شێوە کۆ دەبێتەوە بۆ دەنگدان بە کابینەکەی محەممەد ئەلاوی بۆیە سۆڤان لەگەڵتانە بێ بۆ پێشکەشکردنی کورتەیەک لە هەواڵەکان. بەڵێ کاتە گەرمترینی هەواڵەکانمان هەیە ئەمڕۆ بۆتان. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. دوای کۆتایی هاتنی پشووی پەرلەمان ئەمڕۆ وەرزی بەهارەی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە. بەپێی ڕاگەیەندراوی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ لە یەکەم کۆبوونەوەی لە وەرزی نوێی یاسادانان گفتوگۆ لەبارەی بە قاچاقکردنی نەوت دەکەن. بڕیاریشا لە کۆبوونەوەکانی داهاتوودا خوێندنەوە بۆ ژمارەیەک پرۆژە و پێشنیازە یاسا بکەن. سکرتێر و جێگری بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵبژێردران پەیامنێری کوردستان 24 لە سلێمانی ڕایگەاند لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر یەک لە سکرتێر و جێگر و بڕیاردەری ئەنجومەنەکە هەڵبژێردران. ڕاشی گەیاند فەرید ئەسەد با سکرتێری ئەنجومەن و مستەفا چالاوی با جێگری تابان عەبدوڵڵا با بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵبژێردران.
تا ئێستا لایەنە سیاسەکانی کوردستان لەگەڵ محەممەد علاوی نەگەیشتونە تا ڕێکەوتن. فارس عیسا نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بە کوردستان 24 ڕاگەیاند. تا ئێستا لایەنە سیاسەکانی کوردستان لەگەڵ محەممەد تۆفیق علاوی و کاندیدی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێ حکوومەتی عێراق نەگەیشتۆتە تا ڕێکەوتن. بەڵام گفتوگۆکان بەردەوامن. ڕاشیگەیان زۆرینەی لایەنەکان سوورن لەسەر ئەوەی دەنگ با کابینەی محەممەد علاوی نەدەن. ئەمڕۆ پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەی حکوومەت کۆ دەبێتەوە. دوای ئەوەی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق لەسەر ڕاستپاردەی محەممەد علاوی دواخرا بڕیارە ئەمڕۆ پەرلەمانی عێراق بۆ متمانەدان بە کابینەی نوێ حکوومەت بە سەرۆکایەتی محەممەد علاوی کۆ بێتەوە. هەفتەی ڕابردوو محەممەد علاوی ناوی کاندیدانی بۆ پۆستە وەزاریەکان ڕاستەی پەرلەمان کرد و چەند وەزارەتێکی بە بەتاڵی جێهێشت. 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق تۆمارکرا. گوتەبێژی وەزارەتی تەندروستی عێراق ئاشکرای دەکات 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکراوە. 4 لە حاڵەتەکان لە بەغدان و یەکێکی دیکەش لە پارێزگای بابلە. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتۆتە 13 کەس و هەموو توشبەکانیش لە ئێران گەڕاونەتەوە. ئەردۆغان و ڕۆحانی پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری پەیوەندیەک با تەلەفۆن ئەنجامدرا لە نێوانیاندا. لە پەیوەندیەکەدا ڕۆحانی لە بەرامبەر هاوکاریکردنی ئێران بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ستایشی ئەردۆغانی کرد و ڕایگەاند ئێستا کۆرۆنا بۆتە کێشەیەکی جیهانی و پێویستە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەماهەنگ بین. تورکیا داوای سیستەمی پاتریۆت لە ئەمریکا دەکات بۆ ئەوەی لە ئیدلیب جێگیری بکات. مەولود چاوشۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە دۆحا لەگەڵ مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبۆتەوە و داوای لێکردووە سیستەمی بەرگری موشکی پاتریۆتیان پێ بدەن بۆ ئەوەی لە ئیدلیب جێگیری بکات. گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا 4 گوندیان لە ئیدلیب و حەما کۆنتڕۆڵ کردووە. ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سووریا کە لەلایەن تورکیاوە پشتیوانی دەکرێن لە باکووری ڕۆژاوای سووریا پێشەویان کردووە. 4 گوندیان لە ئیدلیب و حەما کۆنتڕۆڵ کردوتەوە. ڕاشی گەیاند لە شەڕ و پێکداداندا 20 سەربازی سوپای سووریا و 3 چەکداری ئۆپۆزیسیۆن و 20 سەربازی سوپای سووریا کوژراون. بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەرەکان سەر بە ئاسایشی هەولێر ڕایگەاند کە توانیویانە دەست بگرن بەسەر بڕی 9 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری هێرۆین و بڕی 400 گرام تریاکە لە ناو شەفتی ئۆتۆمبیل شاردرابوونەوە. بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادە هۆشبەرەکان ڕاگەیەندراوێکی بڵاو کردوەوە. ئاشکرای کردووە دەستیان بەسەر 9 کیلۆگرام مادەی هۆشبەر لە جۆری هێرۆین و 400 گرام تریاک داگرتووە. مادەکان لە وڵاتی دراوسێ ڕەوانەی هەرێمی کوردستان کران و دەیانویست لە ڕێی کۆمپانیایەکی گواستنەوە ڕەوانەی تورکیا بکرێت. بەڵام توانرا لەلایەن بەڕێوەبەرایەتی نەهێشتنی مادەی هۆشبەر و تۆمەتبارێک بە ناوی یا میمحا دەستگیر بکرێت و پەراوی لێکۆڵینەوەکە بۆ تۆمەتبارەکە کراوەتەوە. کورتێک لە هەوڵەکانتان پێشکەشکرد. هەرچەنە دوێنێ بەپێی پێشبینیەکان لە پێشبینیەکانی کەشوهەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقی شوا بڕیار بوو کە شەپۆلێکی بارانبارینی بەهێز ڕووکاتە هەرێمی کوردستان و هەموو ناوچەکان بگرێتەوە. بەڵام تا ئێستا لە هەندێک ناوچە هێشتا بارانبارین دەستی پێ نەکرۆت وەک چۆنم بەیانێ کەشوە خۆش بوو سۆمانکە. بەڵێ هەوری هەیە بەس هەور و بایەک هەیە بەڵام ئەو بارانە نەبوو کە پێشبینی ئەکرا. ئێمە پەلەمان بۆ ماوت با وێنەکانمان بگرین بە بارانەکە تەڕمان نەکات. بەڵام پێشبینیە ئیتر خۆ مەرجنیە کە پێشبینیەکان دەقاڵدەوەکو خۆی گۆڕانکاری بەسەر. هەر لەسەر ئەو ڕێوشوێنانی کە گیراوەتە بەر بۆ نەخۆشی کۆرۆنا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو نەخۆشیە سەردانی نەخۆش لە نەخۆشخانە حکومی و ئەهلیەکانی هەولێر قەدەغەکرا. بەپێی ڕاگەنراوێکی ئەنجومەن و پارێزگاری هەولێر تایبەت بە
بەڕێو شوێنەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا چەند بڕیارێک دەرکراون لەوانە قەدەغەکردنی نێرگەلە کێشان لە کافتریاکان دەست بە سەراگرتنیان ئەو هەموو نێرگەلە و شتێک کە هەیە لە ناو کافتریاکان هەمویان لێسا حجز دەکرێت تەلەف بکرێت لەبەرەوەی کە ئەگەر ئەوانیشی کە سەرپیچی ئەەکەن ئەو کافتریایە بۆ ماوەی هەفتەیەکدا ئەخرێ هەروەها هۆڵەکانی وەرزشکردن و مەلەوانگە و مەساجەکان تا ڕۆژی دەی سەی 2020 بە شێوەیەکی کاتی دادەخرێن هاوکات یەکێک لە بڕیارەکانی پارێزگاری هەولێر بۆ ڕێگری لە توشبوون و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا قەدەغەکردنی سەردانی نەخۆشە لە نەخۆشخانەکانی حکومی یاخود ئەهلەکان هەر بەپێی بڕیارەکە نابێت نەخۆش لە کەسێک زیاتری لەگەڵ بێت بێگومان نەک هەر ئەم کاتێکە لەبەر ئەوەیە هەڵمەتی ینی ڕێگریکردن لە ڤایرۆسەکە هەموو کاتێک تریش گرنگە نەخۆش تەنها کەسێکی لەگەڵ بێت دەگەر حاڵەتێکی زۆر زۆر خراپ و ئەوەی نەبێت کە ینی چاودێری زۆر و چڕی لەسەر بێت پێویستەکە یەک کەس باشترە بۆ هەم بۆ نەخۆشەکە هەم بۆ پزیشکەکان و نەخۆشخانەکەش بەڵێ بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی ڕای دەگەێنێت تەنیا لە کلینیکی سەرچنار پشکنینی کۆرۆنا دەکرێت و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردوتەوە تەنیا ئەو هاوڵاتیانەی کە لە ئێران گەڕاونەتەوە نیشانەکانی وەک بەرزی پلەی گەرمی لەش کۆکە پژمینیان هەیە سەردانی کلینیکی چارەسەری تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە گەڕێکی سەرچنار بکەن ئەمە زۆر باشە بۆی کە ئەگەر هەر حاڵەتێک هەیە پێش ئەوەی کە چۆنەڵێت بڵاو ببێتەوە یاوەکو پێش ئەوەی کە دڵنیا بن کە ئەمە کۆرۆنا لە ماڵی خۆی بێت زۆر باشە کە سەردانی ئەو کلینیکانەکە بەڵێ هەر تەندروستی سلێمانی ڕاشی گەاند هەر نەخۆشخانە و سنتەرێکی حکومی ئەهلی بەبێ ئاگاداری ئەوان پشکنین بۆ هاوڵاتیان کە سزا دەدرێت لەلایەکی دیکەوە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە ڕاگەاندراوێکدا بڵاوی کردەوە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و کەمکردنەوەی قەرەباڵغی بۆ هەفتەیەک ڕایکردنی مامەڵەکانیان ڕادەگیرێت ڕاشی گەیاندووە بڕیارەکە لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیانە و بۆ ڕێگریە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئاماژەی بەوەش کردووە تەنیا ئەو مامەڵانە جێبەجێ دەکرێن کە بە دواکەوتنیان کێشەیان بۆ دروست دەبێت. بەڵێ ڕێوشێنی تند لە هەموو کوردستان گیراوەتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی لە کەرتی تەندروستی کە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئەو ڕێکارانە گیراوەتە بەر کە سەلامەتی گیانی هاوڵاتیانی کوردستان دەستە بەربخات و ئەمڕۆ وەرزی بەهارەی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکاتەوە لیژنەکانیش لە کاتی پشووی پەرلەماندا حەوت پێشنیازە یاسایان ئامادە کردووە بۆ ئەوەی بخرێتە کارنامەی کۆبوونەوەکانی پەرلەمان و دواتر ببن بە یاسا بۆ قسەکردن لەسەر دەستپێکردنەوەی کۆبوونەوەکان و وەرزی بەهارەی پەرلەمان ئێمە میوانداری خەدیجە عومەر مزوری کە ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی کوردستانە بۆ ناو ستودیۆ میوانداریمان کردووە بفەرموویت ئێرە خاتو خەدیجە خاتون بەخێر بەی ڕۆژ باش باشی بفەرموویت ئێرە باشی بەجلی کوردیەکی جوانەوە جلی کوردی و لەبەر کردووە زۆر لەو جوانە پیرۆزە بەخێر هاتی خاتو خەدیجە خاتو خەدیجە ئەمە وەرزی بەهارەی پەرلەمان دەست پێ ئەکاتەوە کە پشوتان کۆتایی هاتوو ئەگەر بکرێ پەمان بڵیت ماوەی وەرزی بەهارەی پەرلەمان چەندە کە کۆتایی دێت و و چەند پێشنیاز یاسا ئامادەکراوە زۆر سپاس سەرەتا سلااو لە ئێوە و بینەرانی بەڕێزی کوردستان 24 خۆی هەر خولێکی پەرلەمانی پێک دێت لە هەشت وەرزی یاسادانان هەر ساڵێک و دو وەرزی هەیە وەرزی بەهارە و وەرزی پاییزە وەرزی بەهارە لە سەرەتای مانگی سێ دەست پێ ئەکات هەتا کوتایی مانگی شەش و هەروەها وەرزی پاییزە لە سەرەتای مانگی نۆ دەست پێ دەکات هەتا کوتایی مانگی دوازدە ئەمجا ئەوڕۆ دانیشتنی کردنەوەی خولی بڵێن یاخود بڵێن دانیشتنی کردنەوەی وەرزی بەهارەیە لە ساڵی دووەمی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان خەدیجە خان ئەو
پێشنیازە یاسانە کە ئەخرێتە بەردەم ئێوە ماوەی چنێک کاتتاندا ناو بۆ وەرگرتنی و دوای ئەوە کەی بڕیارەدەن لەسەر کۆبوونەوە ینی کۆبوونەوە بکەن لەسەر ئەو پرۆژە پێشنیازانە یاخود ئەو پێشنیازە یاسایانە کە یەتە بەردەمتان بەێ خۆی هەر کاتێک کە وەرزێک دەکرێتەوە چ وەرزی بەهارەبی چ وەرزی پاییزە بیتن لە سەرەتای مانگی یەکەمی هەر وەرزێک پروۆژە یاسا وەردەگیرێتن بۆ ئەوەی کە هەری پێویست لەسەر بکرێتن پروۆژەکان ئاراستەی لیژنە سەرکاتی پارلەمان ئەکرێتن سەرکاتی پارلەمانیش ئاراستەی لیژنە یاسایی ئەکرێتن و لەوێن دەرپێکەوە هەردوو جیهات هەم سەرکاتی پارلەمان هەم لیژنە یاسایی دیراسایی ئەو پروۆژانە ئەکەن بەپی ئەو پێوارانە کە هەنە لە ناو پەیداوی ناوخۆی پارلەماندا و لەوێ کە دراسەتیان کرد و ئەو پێوارانەیان بە هەند وەرگرت ئەو جەبڕیان لەسەر ئەدرێت کە ئایا ئەم پروۆژە یاسایانە خوێندنەوەی یەکەمیان بۆ بکرێت یا خۆتە باشە کۆمەڵێک پرۆژە هەبوو پرۆژە یاساوە پێشنیاز هەبوو لە ماوەی ڕابردووە لە وەرزی ڕابردووە چیان لێکراوە ئێستا لەم وەرزەیە چیان بۆ ئەکرێتەوە کە باست کرد ئێستا ئەمانە کاریان بۆ کرێ بۆی بڕیاریان ئەی ئەوانەی پێشووتر چیان لەسەر ئەوانەی پێشووتریش هەموو ئیشی پێویستی لەسەر کرایە وەکو ئەمەژان پێدا کۆمەڵێک پێوارمان هەیە ئێمە پێداچوونەوە ئەکەن هەر پروۆژەیە کە دێت دەزان تەماشای دەکەن کە ئایا ئەم پروۆژەیە فعلا لە ڕووی شکلی و لە ڕووی مەوزوعیەوە ئەو مەرجانای پێویستی تێدایە یا خودنا یان پروۆژە لەوەنەیە پێشکەش کرابیتن ئەسڵەن پێوارێکی ترمان هەیە دەلێتن ئایا فعلا پێویستیمان بەو یاسایە هەیە واتە وشایی یاسایی هەیە لە واقعدا کە ئەمە پێویست بکات ئەو پروۆژەیە بخینە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمی بووی بکەین ئەو پێوارانمان هەموو بەرچاو وەرگرتیە و ئیشی پێویست لەسەر کراوە ئەگەر پروۆژەیەک ئەو پێوارانەی تێدا نەبیت بێگومان ئێمە ناخینە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمیش بووی ناکەین کەواتە یعنی هیچ پروۆژەیەک بەم ئەوە نەبووە کە ئێمە پشتگوێ بخین یان بە هەر شێوازێکی تر ئەمە بە شێوەیەکی پەیداوی ئیش ئیشمان لەسەر کردیە و ئەوەی کە پێویست بووە خراپتە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەم بووی کراوە بەڵێ کۆمەڵێک پرۆژە یاسا هەن کە ئێوە ئێستا کاری لەسەر بکەن وەکو ڕوبەڕووبوونەوەی بە قاچاکردنی نەوت و دەرهێنراوەکانی سندوقی داهاتی نەوت خاڵە سنووریەکان یاسای گومرگ و زۆر لە یاساکانی تر وەکو هەموارکردنەوەی یاسای وە بەرهێنان لەم دانیشتتان کە دەست پێکەن کامیان ئەفزەڵێتە و کامیان لە سەرەتایە باسی لێ ئەکرێت بێگومان پروۆژە یاسای گرنگ هەیە کە پێویستە لە خلالی ئەم وەرزەدا و وەرزەکانی تریش ئیش لەسەر بکرێت چه ئێمە وەکو پارلەمانتاران کە مافی پێشکەشکردنی پروۆژەمان هەیە چه حکوومەت کە بەخۆی بۆ ئەوەی کە بەرنامەی کاری خۆی و سیاسەتی خۆی جێبەجێ بکات پێویستی بە هەندێک پروۆژە هەیە ئەویش ینی هەندێک پروۆژە پێشکەش ئامادەی کردێ بە پێشکەشی پارلەمانی کوردستان دەکات و ئەمڕۆ یەکێک لە برگەکانی بەرنامەی کار لە دانیشتنی ئەمڕۆدا تاوتوکردن و یاخود بڵێن خوێندنەوەی دووەمە بوو پروۆژە یاسای بەرەنگاربوونەوەی بە قاچاقبردنی نەفت و لە دەرهێنەوەکانیتی کە ئەمە پروۆژە یاسایەکی یەکجار گرنگە لەبەر ئەوەی کە هەمومان دەزانین کە نەفت یەکێکە لە سەرچاوەهرە سەرەکیەکانی هەرێمی کوردستان کە وەکو داهات احتیمادی لەسەر دەکات یعنی بابەتەکە پەیوەندی بە ئابووری وڵاتەوە هەیە بوویە پێویستە کە ئاسایشی ئابووری هەرێمی کوردستان بپارێزرێت هەر بوویە ئەم یاسایە کە پێویستە دەربچوێنرێت لە پەرلەمانی کوردستان پەسەند بکرێتن بۆ ڕێگیریکردن لە قاچاقکردنی نەفت و لە دەرهێناوەکانی بۆ ئەوەی کە بتوانین ئابووری خۆمان بپارێزین و یدی ڕێگیری لەو تاوانانە بکەین و ئەو کەسێک کە ئەو تاوانە ئەنجام بدات فعلا بگاتە سزایەکە مستحقەتی بەڵێ خات و خەدیجە لە ماوەی ڕابردوو هەر لە گەڵ دەستپێکی کابینەی نوێم حکوومەت پرۆژەیەکسای چاکسازی یاخود خراە بەردەستی ئێوە بڵاو کرایەوە ئایا ئێوە پێتان وایە خود چاوەڕێوەکەن حکوومەت پرۆژە چاکسازە پرۆژێکی چاکسازی بۆ ئێوە بنێرێت کام پرۆژە سەرەتا گەڵ دەستپێکردنی کابینەی نۆ ئەو پرۆژە یاسایە پەسەند کرا هەر لەگەڵ دەستپێکی کابینەکە پرۆژە یاسایەک نێردرا بۆ ئێوە پەسەند کرا چاوەڕێکەن پرۆژە یاسایەکی دیکەتان بۆ بنێردرێ بەڵێ بێگومان یەکێک لە پرۆژە گرنگانەی کە ئەمە لە وەرزی پاییزەی ساڵی یەکەمی خۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان منتاوتێ کرد و پەسەند کرا خۆشبەختانەوە هەروە لە سەرۆکایەتی هەرێمیش دەرچوێنرا پرۆژە یاسای چاکسازی بوو کە لە کابینەی هەشتەمیش ئیشی لەسەر کراوە بەڵام بەداخەوە بەهۆی هەندێک بۆرە خو مەرج نەتوانرا کە بڵێن پەسەند بکرێت لە پەرلەمان ئێمە توانیمان لە کابینەی نوێم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان تەواوی بکەین و سپاس بخۆ کە ئێستا وەکو یاسایەکە و پەسەند کراوە لە سەرۆکی هەرێمیش ئیمزای لەسەر کردووە بەڵام لە ڕاستیدا پروسەی چاکسازی پروسەیەک نییە کە ئەمە بڵێن تەنها بە یەک پرۆژە یاسا چاکسازی خۆمان ئەنجام دەدەین بەڵکو چاکسازی پروسەیەکی بەردەوامە و حکوومەت بێگومان
پروژه تری ئەبیتن بۆ ئەوەی کە بە بەردەوامی چاکسازی بکات لە بواری ئیداری لە بواری ئابووری لە هەموو سێکتەرەکانی لە هەموو سێکتەرەکان پێویستی بە پروژە یاسا ئەبیت بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی بەردەوام چاکسازی بکەین. هەر وەکو درێژێک بۆ پرسیارەکەی هاژا ئێوە یاسای چاکسازی موچە و خانەنشینی ئەوە بوو کە زۆر دەنگۆیەکی زۆری هەبوو یاساکە خوێندنەوەی بۆ کرا و پەسەند کرا ڕێنماییەکان بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە لە ئامادەکردنایە تەواو بوو لە ڕاستیدا ئەوەی کە لەسەر پێ هاتووە چونکە هەموو چاوەڕێی ئەوە بوو ئەوەی کە بەنسبەت ئێمە وەکو پەرلەمانی کوردستان پەسەندکردنی پرۆژەکە بوو و هەروەها ئەرکی شەرشانی ئێمەشە کە بە دوواداچوون بکەین فعلەن کە ئایا ئەم یاسایە جێبەجێ ئەکرێت یا خود نە بەڵام بەپێی ئەحکامەکانی خودی ئەم یاسایە باس لەوە دەکات کە دەلێتن حکوومەت بۆ ئەوەی کە ئاسانکاری بکات لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە پێویستی بە ئەوەی هەیە کە هەندێک یاسا دەربکەتن هەندێک ببوورە هەندێک پەیرە دەربکات پەیرە بۆ ئاسانکاری جێبەجێکردنی ئەم پرۆژەیە حکوومەت ئاماژەی بەوەی دایە کە پێویستی بە 6 پێراو هەیە کە دەری بکاتن لەو کاتەوە کە ئەو پرۆژەیە لەلایەن سەرروکی هەرێمەوە دەرچوێنرا و تاوقی لەسەرکرد لەلایەن سەرکەتی هەرێم دەلێتن کە لە خەڵی 6 ڕۆژ دەبیتن ئەم پەیرەوە دەربکات ئەمجا ئەم 6 ڕۆژە هێشتا تەواو نەبووە ئەمە چاوەڕێوە دەکەین کە لە خەڵی ئەو 6 ڕۆژە حکوومەت بتوانێت ئەو پەیرەوە کە پێویستە دەربکاتن و یدی یاساکە بەفعلی بکەویتەوەری جێبەجێکردنەوە و چاودێریش دەبین و داوامان لە حکوومەت کردیە کە ئەلەقەل بتوانیتن 3 مانگ جارێک راپۆرتێک پێشکەشی پەرلەمانی کوردستان بکرد لەسەر چوونەتی جێبەجێکردنی پرۆژەی چاکسازی کە ئێستا یاسایە نەک پرۆژەیە یاسای چاکسازی وەکو زین حکوومەت ئەوە پرۆژە یاسای خۆی پێشکەش کرد و پەسەند کرا جگە لەوان فراکسیۆنەکان پرۆژە یاسا پێشکەشەکان کام لەو فراکسیۆنانە زۆرترین پرۆژە یاسای پێشکەش کردووە یاخود هەماهەنگیەک هەیە لە نێوانیانە وڵی خۆی هەموو فراکسیۆنەکان تەبعاً ئامادەکاری خۆیان ئەنجام دایە بۆ ئەوەی کە بتوانن پرۆژە پێشکەش بکەن هەر یەکو بەپێی بەرنامەی هەڵبژاردننی کە بانگەشەیان بوویان کردیەوە بەلێنیان بە خەڵکداوە ئێدی ئەوانە لە خلالی پرۆژە دەتوانن ئەو بەلێنانەی خۆیان کە بە خەڵکیاندایە جێبەجێ بکەن ئێمەش وەکو فراکسیۆنی پارتی ئامادەکاریمان ئەنجامدا و کۆمەلێک پرۆژەمان ئامادە کردیە بەڵام ئەوەی کە جێگای خۆشحالیە هەفتەی ڕابردوو سەرروکی فراکسیۆنەکان کۆبوونەوەیکیان ئەنجامدایە لەگەڵ سەرروکایەتی پەرلەمانی کوردستان و گەشتچونە ئەو ڕێککەوتنە کە بتوانن پێکەوە بە شێوەیەکی هاوبەش کار بکەن لە چارچوەی کاری پێکەوەیی کارەکان ئەنجام بدەن و کاتێک کە بیانەوێت پرۆژەیەک پێشکەش بکەن تەنسیق و هەماهەنگی زیاتر هەماهەنگی هەیە لە نێوان فراکسیۆنەکانە لەسەر پرۆژە بەڵێت بە تایبەت بۆ ئەم وەرزەوەرزی بەهارەکە دەست پێ دەکەتن تەنسیق و هەماهەنگی دەبیتن ئینشاءالله بۆ ئەوەی کە هەموو پێکەوە هەموو لایەنەکان هاوکار بن کە پرۆژەی باش پێشکەش بکەن پرۆژەیە کە لە کۆتاییدا لە خزمەتی هەوڵاتنی کوردستان بیت ئینشاءالله باشخات و خەدیجە چەندێک کات لەبەر دەستایە بۆ وەرگرتنی پرۆژە یاساکە وەکو گوتم لە مانگی یەکەمی هەموو وەرزێک وەرزی بەهارە بیت یاخود پاییزە لە سەرەتای مانگی یەکەم ئێستا ئێمە لە 1/3 لە ئێستا کە پەرلەمانی کوردستان وەرزی بەهارە دەکاتەوە لە دانیشتنی ئەوڕوودوای ئەمە لە 1/3 هەتا 31/3 ئەمە ئامادەین کە هەر پرۆژەیە کە دێتن پێشکەشی سەرروکایەتی پەرلەمان بکرێتی ئیش لەسەر بکەن بەپێی ئەو پێوەرانە ئەگەر پێویست بوو ئینشاءالله دەخەینە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمی بووی دەکەین بەڵێ بۆ پێی کە تۆ لەناو لیژنەی یاسایت کام کێشانە زۆرتر دووبارە بنەوە یاخود دروست دەبێت لەناو پرۆژە یاساکانە زیاتر کێشەیەکن کە زۆربەی پرۆژە یاساکان دووبارە بۆتەوە تایە والله خوب يعني ئەوە مثلا کێشەمان نییە کەوەکو بلێ کێشە کەبیتن بەڵام هەندێک جار حاڵێت هەیە کێشە دروستە بیتن بوونمونە کە ئەمە تەماشای پرۆژەیەک دەکەن کە پێشکەش کراوە بوو لیژنەی یاسایی لەوانە هەندێک پێوەری پێویستی تێدا نەبیتن هەندێک جار هەندێک فراکسیۆنی تر لەوانەیە بڵێن کە لەبەر چی خوێندنەوە بوو پرۆژەی ئێمە ناکەن یان دەبینیم پرۆژەکە لە هەندێک لایەنەوە زەعیفە ئەو پێوەرانەی پێویستی تێدا نییە یاخود غموزێکی زوری تێدایە ئێمە لە بەشدا ئشکالیەتی زۆر دروست نابیت بەڵام هەندێک جار ئەو گلەیە دروستە بیت کە باسی ئەوە دەکەن کە پرۆژەی ئێمە نەخراوتە بەرنامەی کار یان خوێندنەوە یەکەم بووی ناکرێت یان ئێهمال دەکرێت ئەم پرۆژەی ئێمە بۆچوونی جیاواز هەیە بەڵێ لەناو خودی لیژنەکەش بێگومان نوێنەراتی هەموو فراکسیۆنەکانی تێدایە بچوونی جیاوازمان هەیە بەڵام وەکو ئیش
ئشکالاتێکی ئەو تو کە شایانی باسکردن بیت هەتا ئێستا نەبووە و ئیشەکان هەموو بە هەماهەنگی و بە یەکتر قبولکردن و یەکتر تێگەشتن تێپەڕیون هەتا ئێستا یعنی گفتوگۆ کە هەر هەیە و جیاوازی بووچوونیش شتێکی زۆر ئاساییە. بەڵێ خات و خەدیجە ئێوە وەکو پەرلەمان لەم دانیشتنانەتان بەتەمانین دانیشتن لەسەر کۆرۆنا ئەنجام بدەن یاخود بەرنمەیەکتان نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا؟ خۆی لە ڕاستیدا کۆرۆنا پەتایەکە کە ئێستا هەموو دنیا پێی بەسەر قاڵاوە هەموو خەریکەوان کە چۆن بتوانن بەرەنگار ببنەوە و ئەوەی کە دیارە و معلومە هەتا وڵاتانی پێشکەوتوی دنیاش نایانتوانیە کە بە شێوەیەکی زۆر باش یعنی ڕوبڕووی ئەو نەخۆشیە ببنەوە ئەوەی پەیوەستە بە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئێمەش لە ڕاستیدا وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی تەندروستیە وەزارەتی ناوخۆیە ئەوانە ڕێکاری پێویستیان گرتوتە بەر و هەروەها پێشتریش ماوەیەک پێش ئێستا وەزیری تەندروستی بانکێش کراوە بۆ پەرلەمانی کوردستان لەلایەن لژنەی تەندروستی و گفتوگو لەسەر بابەتەکە کراوە و وەزارەتی تەندروستیش ڕێنمای پێویستی خۆی باس کردیە و ئاماژە پێدا یدی لەسەر هەموو ئێمەیە هەموو تا هەوەکو تاکێک ئەو ڕێنمایە بە هەنوەر بگرین ئینشاءالله ئەو پەتایە لە هەرێمی کوردستان بەدوور بیت و هەموو لایەک بە سەلامەت و تەندروستی. بێگومان ئێستا هاوڵاتیان بەتایبەت فەرمانبەرانیش لە چاوەڕێی ئەوەیان کە ئایا ئێوە هیچ ڕێکارێکە گرنەبەر بۆی کەمکردنەوەی دەوام چونکە زۆر باس لەوە کرێ لە داوامی پەرلەمان کەم بۆتەوە پەنجەمۆر نەهێشتراوە ئەمانە ئایا فەرمانبەران ئێوە چیان بۆ یاخود هیچ شتێک باسەکرێت لەوانە کە بۆ فەرمانگەکان شتێکی وا هەبێت بۆ ئەوانیش یان وەزیری تەندروستی وانەکەن لەسەر و بابەتە کە ڕێنمایی باد بە فەرمانگەکان یاخود ڕێنمایی باد بۆی کە گرنگە فەرمانبەرەکانیش داوامیان کەم بکرێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا؟ بەڵێ لە ڕاستیدا پەرلەمانی کوردستان بڕیاریدا کە داوامی فەرمانبەران کەم بکرێتەوە بە بچوونی خۆم هەتا ئێستا وەکو شتێکی فەرمی هیچ باس نەکراوە لەسەر کەمکردنەوەی داوامی فەرمانبەران بەڵام ئەوە بچوونی خۆم وەکو شخصی پێم باشە ڕاستی داوامی فەرمانبەرانیش نەک ساعاتی کەم بکرێتە بەڵام وەکو وەجبە لێ بکرێتن یعنی بەشۆی تەناو هەر بکرێتە بەش هەر بەشێک و چەند ڕۆژێک بە تەناو داوام بکەن بۆ ئەوەی کە قەرەبارغی لەناو دام و دەستگاکان کەمتر بکرێتەوە بەریەکەوتن کەمتر ببیتەوە بۆ ئەوەی کە ئیشتەڵە هەموو لایەک دوور ببن لەو پەتایە پێم باشە کە ئەم بابەتە باز بکرێت و قسەی لەسەر بکرێتن پارلەمان بڕیاری خۆیدا یدی ئەنجومەنی وەزیرانیش بێگومان ئەو دەسەڵاتایی هەیە کە ئەو بڕیارە دەربکەتن. بەڵێ خات و خەدیجە زۆر سپاس دەکەین لە ستودیۆی کوردستان 24 ڕۆژ باش ئی کوردستان 24 لەگەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانە سپاس بۆ یابینەرانی بەڕێزی کوردستان سپاس. ئێستاش بەیەکەوە چینە لای کەش و هەوای شارەکانی کوردستان.
بەڵێ لە سەرچاوە بەڵێنی ئەومان پێیان کە ئەمڕۆ کۆمەڵێ بڕگە و بابەتی زۆر بەپێز و جوانمان بۆ ئامادەکردون بە هاوشێوەی ڕۆژانی ڕابردوو و هەروەها لە داهاتووشدا بە هەمان شێوە بڕگە و بابەتی سەرنجڕاکێشتان بۆ ئامادەکەین یەکێک لەو بڕگانی کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون ئەو ڕووداوە مێژوویانەیە کە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا ڕویانداوە. لە ساڵی 1970 مەلا مستەفای بارزانی ڕێبەری ڕزگاری خوازی گەلی کورد کۆچی دوایی کرد. مستەفا بارزانی لە نەخۆشخانەی جۆرج تاون لە ئەمریکا کۆچی دوایی کردو. دواتر تەرمەکەی هێندرایەوە ڕۆژهەڵاتی کوردستان. و ڕۆژی 6 دەی 1993 دوای دامەزراندنی حکوومەت و پەرلەمانی کوردستان تەرمی مەلا مستەفا بارزانی و ئیدریس بارزانی هێندرایەوە باشووری کوردستان و لە بارزان بە خاک سپێردران. بەڵێ 27 ساڵ لەمەوبەر و لەیەکی سی 1993 پێش نیازکرا وێنەی مەلا مستەفا بارزانی لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵبواسرێت. و لە یەکی سی ساڵی 2010 دادگای تاوانەکانی عێراق کیمیا بارانکردنی هەڵەبجەی بە جینۆساید ناساند. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لە یەکی سی 1880 یەکەم کۆمەڵی سیاسی بە ناوی یەکێتی کوردان پێکهێنرا. و لە یەکی سی 1923 پارێزگاری هەولێر دامەزراو و ئەحمەد عوسمان بووە یەکەم پارێزگاری ئەو شارە کە ئێستا فرسەت سۆفی 41مین پارێزگاری هەولێرە. بەڵێ لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لە یەکی سی 1946 یەکەم گۆڤار بە ناوی هەڵاڵا لە بۆکان لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرا. و لە ڕۆژی یەکی سی 1970 ڕۆژی مامۆستایانی عێراقە. هەر لە ڕۆژی یەکی سی 1970 تاوەرەکانی کوێیت کرانەوە. و لە هەمان ڕۆژ کە یەکی سی ساڵی 1562 بوو یەکەم جار شەڕی نێوان پرۆتستانت و کریسیانەکان هەڵگیرسا. بەڵێ ڕۆژی یەکی سی 1565 شاری ریۆ دە جێنێرۆ کە بە گەورەترین شاری بەرازیل دادەنرێت دامەزرا. و یەکی سی 1863 ڕێبیکا بووە یەکەم خانم بڕوانامەی لە بواری پزیشکی لە ئەمریکا بەدەستهێنا. هەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا و لەیەکی سی 1940 ئەڵمانیا بولگاریای داگیر کرد. و لە یەکی سی 1940 سندوقی دراوی نێودەوڵەتی دەستی بە کارەکانی کرد. جیا لەوانش ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرگری شارستانی جیهانیە. بێگومان بەرگری شارستانی لە هەموو وڵات و بە تایبەت لە هەرێمی کوردستان کۆمەڵێک کارمەند یاخود ئەوانەی کە تایبەتن بە بەرگری شارستانی بێماندووبوون هەمیشە لە ئامادەباشیان بۆ هەر ڕووداوێ یاخود بۆ پارێزگاری لە گیانی هاوڵاتیان بە تایبەت لە بۆنەکاندا لە جژنەکاندا لە جژنی نەورۆزدا بێماندووبوون خەڵک هاوڵاتیان هەمویان لە بەسەربردنی کاتی خۆشن ئەوان بێماندووبوون لەو ڕۆژانەشدا لە پاراستنی گیانی هاوڵاتیاندان لە ئاگرکوژێنەوە بێ لە ئاسایش بێ لە پۆلیس بێ لە تیمەکانی تەندروستی بێ کە هەمووی بەرگری شارستانیەگرێتەوە بۆیە ئەمڕۆ ڕۆژی جیهانی بەرگری شارستانیە. و ئەمڕۆیان لێ پیرۆز بێت و هیوادارین کە هەمیشە تەندروست و سەلامەت بن. هەوڵاتیەکی عێراق دوای 3 ساڵ توانی کەس و کاری خۆی بدۆزێتەوە. لە شاری کەرکووک هاوڵاتیەک ناوی محەممەد داودە و نیشتەجێی لوبنانە و باوکی لە بنەڕەت خەڵکی کەرکووک بووە. لە ساڵی 1974ەوە باوکی محەممەد لە سوپای عێراق بووە و کاتێکە لە سوپای عێراق باڵێن لە سووریا پەیوەندی پچراوە دواتر داودی عێراقی چۆتە لوبنان لەوێ ژیانی هاوسەرگیری پێکهێناوە و کوڕێک و کچێکی هەیە. داود خۆی لە ژیان نەماوە ئێستا بەڵام کوڕەکەی و کچەکەی دوای ماوەیەکی زۆر لە گەڕان توانیویانە لە ڕێگەی فەیسبووکەوە دوو مام و پوری خۆیان بدۆزنەوە کە لە شاری کەرکووکن و لە پێکاتەی تورکمانن. بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردووشدا باسی شتێکی وا هەبوو کە دوو ژن بوون لە ماوەی 6 ساڵ لە یەکدا بڕابوون و لە دوای جەنگی جیهانی یەکتریان دۆزیەوە هەر بە هەمان شێوە ئەمانیش لە دوای 30 ساڵ هەرچەندە باوکیان نەدۆزیەوە بەڵام دوو مامیان دۆزیوەتەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانی فەیسبوک. و پاکێجێکمان ئامادەیە لەسەر مەترسی لە ناوچوونی کۆشکەکانی سەدام حوسێن. هەر پاکێجێکمان هامادەیە لەسەر ئەو 30 ساڵە کە هاوڵاتەکان لە دوای 30 ساڵ یەکتریان دۆزیوە. حبيت انه اجي اشوف اصلي وحتى
يعني انا كثير من زمان انا كنت بحب ضلني افكر بالعراق ڕۆژێکی تەواو جیاوازە بۆ محەممەد ئەو بەر لە 30 ساڵ لە کەسوکارەکەیدا بڕاوە بە ئامانجی جارێکی دیکە شادبوونەوە پێیان لە وڵاتێکی دوورەوە هەزاران کیلۆمەتری بڕیوە دوای سۆراغێکی زۆر خەونی دەیان ساڵەی بەدی هات ئێرەش ماڵی پورێتی چالاکوانێکی کەرکووکە و بەدیهێنەری خەونی محەممەدە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک وێزگەیەکی گرنگی پێگەیاندنی محەممەدە بە کەسوکارەکەی لەبەس چیرۆکەکە بەم شێوەیە دەگێڕێتەوە کەنامی بۆم نرد داوای ژمارەکەمی کرد لە ڕێی واسا بۆ پەیوەندی پێمەوە کرد باسی خۆی کرد کە چۆن لە ساڵی 2000ەوە دەگەڕێ بە دوای عشرەت و کەسوکاری خۆی لە عێراقا لەتر باسی خۆی بۆم کردوتی ئێمە مناڵ بووینە کاتی خۆی باوکی کە لە هەفتاکان کە ئەو شەڕی بینی سووریا و ئیسرائیل ڕوویدا بەشێ لە سوپای عێراق لەوێ بوون ئەمە باوکی کەسێ بووە لەو جندیانی کە لەوێ شەڕی کردو ئەتر دوای شەڕەکە کە تەواو بوو باوکی نەگەڕاوەتەوە بە عێراق چۆتە لوبنان لە لوبنان ئافرەتێکی لوبنانی مارە کردو لە ساڵی 1983 شەڕی لوبنان دەسی پێکە و دەزانی وەزعێکی شتیوان ڕوویدا لە لوبنان باوکی جێشی ئیسرائیلی بێگرن ئەسیریەکەن ساڵ و نیوە کاتە لە سژنە بێت دوای ئەوە بەرێدەن کە بەرێدەن ماوەیەکە مێنێتەوە لەو دێی کە لە جنوبی لوبنانە لە شەڕەکەیە موشکێک کرێتە دیەکەیان تر باوکی لەوێ ئەکوژرێ لە ساڵی 86 ئیتر محەممەد و خوشکەکەی لەگەڵ دایکیانە مێنن بەڵام هیچ زانیاریەکیان نیە لەسەر کەسوکاری ئەسلیان کێیە کەسوکاری باوکی کە مامەیان کێیە پوریان کێ ئەم شتانە بە ساڵی 2000 کە محەممەد گەورا بێ زۆر هەوڵەدا کە بگاتە کەسوکاری خۆی بەڵام بێفایدە بێنەتیجا بێ محەممەد داود لە باوکێکی عراقی و دایکێکی لوبنانی هاتۆتە دنیاوە وێنەیەکی باوکێتی و بەنرخترینی یادگاریەکانە کە بۆی بەجێماوە چونکە ئەو تەمەنی تەنها 4 ساڵ بوو کاتێک باوکی کۆچی دوایی کرد ئەمەشیان خوشکی محەممەدە و ناوی مەیاسەیە ئەم خوشک و برایە ئەگەر چی دانیشتووی لوبنانن بەڵام دڵخۆشن بەوەی کە لە نێو کەسوکاری خۆیاندان والدي حسب ما أمي بتخبرنا إنه هو إجا من سوريا على لبنان باوکم وەک باسی دەکات لە سوپای عێراق بۆ دواتر لە شەڕ هەڵاتەوە چۆتە لوبنان لەوێ دایکی ناسی و ژەنیا و سەرجی لەگەڵ پێکەناوە و لەوێ نیشتە جێ بوون کاتێک سوپای ئیسرائیل هاتنە لوبنان لە ناوچەکەی ئێمە باوکمیان دەستگیر کرد دوای دەرچوونە لە بەندیخانەکان ئیسرائیل لە باشووری لوبنان نیشتە جێ بووە و سەرباز لوبنان بووە لە شەڕ ناخۆیدا شەهید کرا کە باوکم مرد تەمەنم 4 ساڵان بوو وضل يشتغل بالريحان كان في هناك الحروب الأهلية بلبنان هیچ وێنە و یادگاریەکی باوکی محەممەد لای کەسوکارەکەی نەماوە ئەمەش بەهۆی ئەوەی کە لە سەردەمی ڕژێمی بەعز ناوبراو لە سوپای وڵاتەکە بەرەو لوبنان هەڵاتو بوو سۆران کامەران کوردستان 24 کەرکووک بەڵێ ئێستا پێکەوە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بۆتان ئامادەیە و بە شێوەیەکی گشتی بەهای هەموو دراوەکان دابەزیوە. $100 ئەمریکی بەرامبەر بە 120,250 دینارە. 100 یۆرۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەرامبەر 130,000 دینارە. 100 پاوەندی بەریتانی 154,000 دینارە. 100 لیرەی تورکی بە 19,500 دینارە. 100,000 تومەنی ئێرانی 8,300 دینارە. و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە مسقالێک زێری عیار 24 بە 360,000 دینارە مسقالێک زێری عیار 21 بە 268,000 دینارە و مسقالێکیش زێری عیار 18 بە 230,000 دینارە.
وەزارەتی دەرەوەی عێراق کارەکانی خزمەتگوزاری کونسوڵی ڕاگرت لە ڕاگەاندراوێکدا وەزارەتی دەرەوەی عێراق بڵاوی کردەوە لە پێناو خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا و سەلامەتی گیانی هاوڵاتیان خزمەتگوزاریەکانی فەرمانگەی کونسوڵی ڕدەگرێت ئاماژەی بۆش کردووە ڕاگررتنی کارەکانی خزمەتگوزاری کونسوڵی کاتیە و تا حوتی سێ بەردەوام دەبێت لەلایەکی دیکەوە هەر لە چوارچەوەی هەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەزارەتی ناوخۆی عێراق کاروباری بەڕێوەبەرایەتیەکانی ڕێگەزنامە نیشینگە و پاسپۆرتی بۆ هەفتەیەک ڕاگرت. بەپێی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ عێراق هەموو کۆبوونەوەیەکی فەرمانگە و بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ قەدەغە دەکرێت و هاوکات یەکەکانی ڕاهێنان چۆڵ دەکرێت. بەڵێ گوتاربێژی مزگەوتی قوبا لە سعودیا ڕایدەگەێنێت موسڵمانان دەتوانن بۆ نوێژی بە کۆمەڵ نەچنە مزگەوتەکان. شێخ ساڵح مغانسی پێشنوێژ و گوتار خوێنی مزگەوتی قوبا لە سعودیا ڕایگەاندووە لە ئاینی ئیسلام ڕێگە بە موسڵمانان دراوە لە کاتی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەتوانن لە ماڵەوە نوێژ بکەن بۆ نوێژی بە کۆمەڵ نەچنە مزگەوتەکان. دڵنیاشیان دەداتێ کە ئەگەر موسڵمانان نوێژ لە ماڵەوە بکەن گوناهبار نابن. ڕاشی گەیاند ئەگەر شریعەتی ئیسلام ڕێگەی دابێت بەهۆی بارانبارین لە ماڵەوە نوێژ بکەی و نەچی بۆ مزگەوت ئەوە بە دڵنیاییەوە بۆ ڤایرۆسی کۆرۆناژ ڕێگە پێدراوە. بەڵێ دۆناڵد ترامپ ڕایدەگەێنێت تەنیا کەسێک بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ئەمریکا گیانی لەدەستداوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەاند تا ئێستا 22 کەس لە وڵاتەکەی تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و لە ژمارەیەک تەنیا کەسێک بەهۆی ڤایرۆسەکە گیانی لەدەستداوە. ڕاشی گەیاند ئامادەکاری تەواو بۆ ڕوبەڕووبوونەوەی هەردووخێکی نەخوازراو کراوە. دەژڵێت بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا 45 میلیۆن دەمامکمان ئامادە کردووە. هەروەها ترەمپ ئاماژە بەوەش دەکات ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە چین کەم بوونەتەوە. لەلایەکی دیکەوە مایک پێنس جێگری سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند لە ماوەی 14 ڕۆژی ڕابردوو هەر وڵاتێک گەشتی بۆ ئێران ئەنجام دابێت قەدەغەی هاتوچۆ لە سەریان دانراوە. مایک پێنس داواشی لە هاوڵاتیانی ئەمریکا کرد سەردانی چەند شوێنێک لە ئیتالیا و کۆریای باشوور نەکەن. ڤایرۆسی کۆرۆنا بۆتە هۆی ڕاگرتن یان ڕێگرتن لە زۆر کار و چالاکی بە تایبەت فستیڤالەکان بە هەمان شێوەی فستیڤالی نمایشی جلوبەرێک کە لە وڵاتی فەڕەنسا ئەمساڵ ئەو فستیڤالە نەکرای خود ئەو نمایشە جێبەجێ نەکرا لەبەرەوەی کە وەکو ڕێکارێک بۆ گرتنەبەری و ڕێگرتن لە ڤایرۆسی کۆرۆنا بە هەمان شێوەش بۆ هۆی ئەوەی کە لەبەر سەلامەتی گیانی هەندێک لە کارکتەرەکان کە لە ئەو فیلمانی بەرهەمە هێنرێن کارەکان ڕاگیراوە کە دەرهێنانی فیلمی میشن ئیمپۆسیبل کە پاڵەوانەکەی تۆم کروزە لە ئیتالیا ئەو فیلمە ڕاگیرا. گوتەبێژی کۆمپانیای پارامۆت بە ئاژانسەکانی جیهانی ڕاگەیاند بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و لە پێناو سەلامەتی گیانی ئەکتەرەکان بڕیارماندا دەستکاری بەرنامەی کاری دەرهێنانی زنجیرە فیلمی میشن ئیمپۆسیبل کە پاڵەوانەکەی تۆم کروزە لە شاری بندوقی ئیتالیا بکەین. ڕاشی گەیان هێشتا تۆم کروز سەردانی ئیتالیای نەکردو و گڵۆپی سەوزیش بۆ تیمی کارکردن لە فیلمەکە هەڵکراوە بۆ ئەوەی بگەڕێنەوە وڵاتەکەیان. پێشبینی دەکرێت فیلمی میشن ئیمپۆسیبل لە 23 تەمووزی ساڵی 2021 لە هۆڵەکانی سینەما نمایش بکرێت. تا ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە 7 کەس لە ئیتالیا گیانیان لەدەستداوە. ڤایرۆسەکە کاریگەری لەسەر کارکردنی چەندین کۆمپانیا و کارگەداناوە. هاوکات چەندین ڕێوڕسم و چالاکی و فستیڤال لەم وڵاتە ڕاگیراون. جگە لەوێ ئەمڕۆ دوێنێ و ئەمڕۆ خەڵاتی سیزار لە فەڕەنسا بۆ ئەو فیلمانە دابەش دەکرا کە هاوچەشنی خەڵاتی ئۆسکارە خەڵاتی سیزاریش بە هەمان شێوە لە فەڕەنساش ڕێوشێنی تند گیرا بۆ بەر هەرچەندە لەو فستیڤالانە بە گشتی خەڵک تێکەڵ دەبن و زۆر کەشێکی گرنگە سۆڤان بۆ ئەکتەرەکان خود بۆ کەسانی کە ئامادەکاری فستیڤالەکەن لەبەرەوەی کەسانێکن کەسانێکی دیارن و کارەکاتە سەر ئەو زنجیرە فیلمە یاخود ئەو
ینی ئەو فیلمانی کە بەپێی زنجیرە دەرەکرێن بەتابەت میشن ئیمپۆسیبل کە چەندین زنجیرەی هەیە و هەوادارێکی زۆری هەیە بینەرێکی زۆری هەیە کە چاوەڕوان بوون لەم ساڵدا بینەری نوێترین زنجیرەی میشن ئیمپۆسیبل بن کە هەر لە سەرتاوە تۆم کروز کارکتەری سەرەکی ئەو فیلمە بوو زۆر زۆر وەکو زنجیرەش بە دوای یەکدا ڕۆشتووە فیلمەکە. باسی زنجیرەی فیلمت کرد زنجیرەی ئەو زنجیرە درامایی پێم وا بێت فرێندە شتێکی وانە ئەوش زنجیرێکی تازەیە داات چکە تو من ئەزانم ئەوە زۆرت حەز لە فیلمەوە شتانە وێ و پرسیارانەوەی کە زۆربەی کات زۆر ئاگات لە فیلم شتەکانی تابعی زنجیرە فیلمەکانم یاخود فیلمەکان ئێستا زۆر زنجیرە هەیە و بەتایبەت هەندێکیان بۆ ئەم ساڵ بۆ سەمەر باسێواکە کە هەمویان پێش پەخش بکرێن ئەو فیلمانە لە سینەماکان کاری بۆ بکرێ بەڵام ئەوە وای کردووە تۆزێک دوا بکرێ ئەگەر هەندێک لەو فیلمانە گرتیان مابێ تۆمار کرێن بەتایبەت میشن ئیمپۆسیبل کە ئەم بەشەی لە ئیتالیا تۆمارەکرێ لەبەر بڵاوبوونەوەی کۆرۆنا ئەوە وای کردووە کە زنجیرەی نوێی میشن ئیمپۆسیبل بوەستێنرێ. بەڵێ هاژە چون حەزە و فلیمە زۆر جار باسی ئەو فیلمانم بۆ ئەکات کە وایە بۆ منێرت سۆڤان ئەم شۆ سەیری سێریشی با سێریەکەم سێریەکەم کۆرۆنا هەر تەنها کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ نەبووە و هەر کاریگەری تەنها لەسەر فیلم و لە هەموو بوارەکانەوە تەنانەت بە شێوازێکی تر ئێستا کۆرۆنا چۆتە شێوازێکی ترەوە کە ئەویش ئەوەیە کە هەوڵیان داوە لە ڕێی شێوازی کۆرۆناوە لە ئیتاڵیا شتێکی جیاواز بکەن کە دەبینین خواردنە ئیتاڵیەکان ناوبانگێکی زۆریان لە جیهان هەیە بە تایبەت خواردنەکانی پیتزا و پاستا و خواردنە ئیتاڵیەکان سەرنجی گەشتیاران ڕادەکێشن و بەردەوام خواستێکی زۆریان لەسرە بەڵام ئەم جارە شێفە ئیتاڵیەکان خواردن و شیرینی لەسەر شێوەی ڤایرۆسی کۆرۆنا ئامادە دەکەن بۆ ئەوەی دڵەڕاوکێ و مەترسی ئەو ڤایرۆسە لەسەر خەڵک کەم بکەنەوە ئەوان بۆ ئامادەکردنی خواردنەکان گوڵ و توێکڵی پرتەقاڵ بەکاردەهێنن کە ئامانج لێی بەهێزکردنی بەرگری لەشە و ڕازاندەوەی خواردنەکانیانە گەر بەم چەشنە بێت ئەم کۆرۆنایە زۆر بە چێژ و بە لەزەت و بە تامە پێکەوە مین هاوسە دەبینی. ئێرە کارگەیەکی شیرینیە لە شاری جێنۆڤای ئیتالیا کە سەرڕای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هێشتاش لە کارکردن بەردەوامن و لە دوکانێکی بچووکی شیرنی فرۆشیدا ڕۆژانە شیرینیەکانیان بۆ فرۆشتن بەردەست دەخەن. خاوەنی ئەم دوکانە و کارگەی شیرینیە هەستاوە بە دروستکردنی شیرینیەک هاوشێوەی ڤایرۆسی کۆرۆنا و ناوی لێناوە شیرینی کۆرۆنا. ئەمەش بووەتە هۆی ڕاکێشانی سەرنجی کڕیاران و لەم ڕێگایەشەوە داهاتێکی باشیش کۆ دەکاتەوە. سەرەتا تەنها بیرۆکەیەکی بچووک بوو دواتر بماوە یەک هەفتە من و هاوکارەکانم پێکەوە لەسەر شێوازی دروستکردنی شیرینیەکە کارمان کرد. لە کۆتایی سەرکەوتوو بووین و بەو شێوێ توانیمان لە کێک و شکڵاتە و توێکڵی پرتەقاڵ جۆرە کریمێکی تایبەتی ژاپۆنی شیرینی کۆڕۆنا دروست بکەین سەرنجی کڕیارانی پێڕابکێشین. سەرەتا تووشی ڕەخنەیەکی زۆر بووینەوە لای خەڵکەوە بەڵام ئێمە بەردەوام بوونە سەر کارەکەمان هەرچەندە بەم هەنگاوە ژمارەی کرارانمان زیادی کردووە بەڵام ڕاستیدا ئامانجی سەرەکی ئێمە لەم کارە هێوەکردنەوەی باردۆخەکەی و پێمان خۆشەکە خەڵک بە ڕوانگەیەکی کۆمیدیشەوە سێری ئەم ڤایرۆسە بکات و لێی نەترسێت. بە گوێرەی راپۆرتەکانی وەزارەتی تەندروستی جیهانی ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئیتالیا گەیشتووەتە 650 کەس و زۆرترین ژمارەی توشبوانیش لە شاری میلانی ئیتالیان. بەهۆی ئەم ڤایرۆسەوە تاوەکو ئێستا 15 کەس گیانیان لە ئیتالیا لەدەستاوە بەگشتیش لە هەموو جیهاندا بە هەزاران کەس تووشی ئەم نەخۆشیە کوشەندەیە بوون. دێنا فەرێقی کوردستان 24. بەڵێ بیرۆکەی دروستکردنی ئەم جۆرە شیرینیە لە شێوازی کۆرۆنا زۆر باشە چونکە مرۆڤ لە ڕووی ناخەوات ئەو دڵڕاوکەی نامێنێتەوە هەستەکە زاڵ بووە بەسەر ڕێتەوە بەسەر ئەمەیە بەڵێت چونکە لە یاسا مۆرفەکان دەڵێت
هەر شتێک کە لی بترسی ناتوانانی زاڵبی بەسەریە بۆیە بەم چەشنە ئەتوانن ئەوانەی کە شیرینەکە خۆن هەستەکەن تا ئەیش تێکی ئەشکێن خۆین و لی ناترسین ئەگە بزانێ خۆینی تر دوورەکەوێتەوە بەم جۆرە هاتیینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆی پرۆگرامی ڕۆژباش بۆ هیواین سبەی کاتژمێر حەوت بینەری بەرگە و بابەتی دیکە بن کە بۆتان ئامادە دەکەین تا سبەی هەرشاد بن. بەڵێ بڵتونی هەواڵەکانی کاتژمێر هەشتیش ئامادەیە کە تا چەند خولەکەی تر لە ستۆدیۆی هەواڵەکان پیشکەشتان دەکرێت.